خۆی ژنان لە کۆن و لە ئێستادا لە هەردوو بوارەکە ڕۆڵیان هەبووە ڕەنگە ئێستا لە بە شێوەیەکی تازەگەری کە دنیای تەکنۆلۆژیا و پێشکەوتنە پێشتر ژنان وەکو هاوکاری هاوسەرەکانیان وەکو دایکێک لە ماڵەوە پەروەردەی مناڵەکانیانە کرد هەر کاتێ ئەو کەسایان ئەو تاکە پەروەردە ئەەکەی چۆن پەروەردەیەکەی لەسەر چ پێوەری پەروەردەکەی ئایا تۆ جیاوازیت کردو لە بینی کچ و کوڕەکەتە هەنێ جیاوازی و جاکاری هەیە ئەمە بەدەست من و تۆ نییە با بڵێن فیسیۆلۆژیان ئەوە بۆی هەیە ژن و پیا لە ڕۆ جیاوازە و توانای کارکردنیش تاقی ژنیش بۆ ئەو کارگە بەڵام توانای علمی و زانستەکەی ئەمە سەلمەندراو کە ژنیش ئەو توانایی هەیە ڕاستە پیا و سالاریە بەو شێوەیە کە ژنی چەسانەوە بۆ شوی کە ژنی خستۆتە بوارێکەوانەی لەو ڕتما ئیش بکە بەڵام بەو مانایش ناکە ئێستا ژن زۆر دەستە پاچە بێ زۆر چەوسێنرا بێتەوە وردە تێ بگەیەندرێن بزانن کە ژنیش وەکو پیا و مافیە یان خوشکەکەت وەکو براکەت مافی هەیە لە کارکردنە لە توانای ئەقلێتە ئەو کاتە ئەو لایەنش لەوانەیە وردە بڕەوێتەوانێ بۆ شێوە نەبێت کە ئێستا لێ ئەڕوانە دنیای پێشکەوتن و دنیای تەکنۆلۆژیا هەموو خەڵکی بەرە و ڕۆبۆتێک و کاڵابوونێک برد ژنیش بەدەر نییە لەم کاڵابوونەکە سەرنجی یەکەمی کۆمەڵگەیە لەسەری بتوێنێت لە پێشتری شالەوانی ئەو شێوازە هەر هەبوو بێ بەڵام بە جیێوازەی ئێستانە بە شێوی تازەگەری ڕاستە لەوانێ پێشتر ژن ئەو چوونە دەرەوەی کەمتر بوو بێ دایکاتی بەڵام هەر بەرکەوتنێک لەناو کۆمەلگا کە چۆتە دەرەوە ئەو بەرکەوتنە بێزارکەری و تەحەڕوشە هەر هەبووە بەرامبەری بەڵام لێرە چۆن بۆ زیاتر و بۆ خەڵک زیاتر تەرکی دەچێت سەر لەبەر ژن زیاتر ئازاد بووە ژن زیاتر خۆی لە لە کایەکانە بینیوەتەوە لە پێگەکانە بینێتەوە لە داوامەکانە بینێتەوە ئەم سروشتی ئافرەت و پیاوبوونەش بەدەر نییە لەوەی کە نەتوانن شتێک بەرامبەر یەک نەکەن لەگەڵ ئەوەشە ئاستی ڕۆشنبیری تاکەکان دەورە بینێت یعنی ئەمە خویەکی سروشتیە کە مرۆڤ ڕگەزی بەرامبەری بینی لەوانێ هەستێکی بۆی هەبێ بەڵام ئایا تۆ تا چەند سەقافەتی ئەوە تیا هەیە ڕۆشنبیری تۆ وەکو تاک چ ژن چ پیا و ئەوەی تیا هەیە کە تۆ لەو ئاستە خۆت نەبینیتەوە کەسە بێزار بکەیت بە هەر شێوەیەک بێ ئەویش وەکو تۆ ئافرەتێکە هاتووە لە شوێنەکەی خۆی کارەکەی بکات و بەڕێ بکا بڕوە پیاوەکەش بە هەمان شێوە یعنی تۆ ئەبێ ئازادێکی تاو ببێ من لەوەیە ئەوە ئەبینەوە بەوەی کە ژن زیاتر ئازادە ژن زیاتر مەجای چوونە دەروەوی هەبووە یعنی سەد پانتایی کار و ئازادی ژن فراوانتر بووە لەبەر ئەوە زیاتر تووشی ئەو حاڵەتە ئەبنەوانێ و لە زائیدەن هۆشیاری ئەتاکیش دەورە بینێ لەوەیە خۆی مرۆڤ کە تووشی فەراغ بوو ئەگەڕێ بە دوای پڕکردنەوەیە ئایمە هەمومان فەراغێکمان نییە بە هەمان هەریەکە بە شێوەیە بەڵام تۆ لە چی ئەبینیتەوانێ لەو شتەیە کە نەقسەکەت هەیە باشە ئەمە کە تۆ لێرە ئەو فەراغەت هەبوو هەوڵی لێکی کاپڕیکەیتەوە لەمەشە مرۆڤ ئەبێ ئەقلێتی خۆی زاڵ بێ بەسەر ئەو بۆشایی کە هەیەی یعنی لەو کاتە نەچێت هەوڵ با بۆ شتێکی تری خراپتر تاکو ئەو فەراغی پێپڕکاتەوانێ لەگەڵ ئەوەشە پیاوانی ئێمە لەمەیە زۆر زاناتر ئەدوێن لەگەڵ ژنانە لەوانێ بە ئەنواع شێوە خۆیان پیشانی ئەو کەسە بن ئیتر ژن بێت کچ بێت هەر هەزەکار بێت گوێ نایەنێ یعنی نەریتی ڕاوی و شکاری یا با بڵێن نێچیری لە ناو نێرینەی ئێمە هەر هەیە یعنی بتێونێتەوە وەکو وتمان لە داو دایرەکانیشا ئەو بە چاوی ئەوە سەیری ناکا کە ئەمە هاوکارێکێتی ئیشێکا وەکو ئەو وەکو سیرەکە ئەمەە چیرەکە سوود لە هەموو شتێکی و کەسە ببینە جەستەیەتی تر قسەکانێتی هەر شتێکی بێت بۆ بواری کۆمەڵایەتی و تۆڕە کۆمەڵاتەکان و یەکتر هەڵە خەڵەتێنن بەڵێ ئەوەش هەیە کە ئەمە زیاتر ئاسانترە بۆ لەبەروی نابیندرێ لەبەروی کەس هەستی پێ ناکە لەوانێ من لە تەنیشتەوە دەنامە بنێرم بۆ کەسێ تۆ نەزانی من چیاڵم جیاوازترەوەی لە دایرەکە بم لەگەڵ کەسێکە هەسو کەوتکەم هەموو چاوەکان بیبێنم گەیشتن لە ڕێی تۆڕە کۆمەڵاتەکان ئاسانترە تۆ کەس دەموچای من نبینی ڕاست بکەم یا ڕاست نەکەم ئەمە هەڵخەڵەتان زیاتر بێتە هۆکاریەوەی کە کەسی بەرامبەر هەڵخەڵەتێن بەڵێ جاری واشە ئێمە کەیسمان بۆ هاتووە کەشتۆتەوە حاڵەتی کە ئیتر ینی لە کار ترازابێت هەر بەهۆی هەڵخەڵەتاندن و قسە و باق و بریقە و یعنی بۆ شێوەیەکی ئیتر خێناویتە سەر ئەو باریکە ئەمە ئیتر فارس الئەحلامێکی ئەوە واژ نەبووە دواتر کەوتۆتە هەڵێکی گەورە کە هەڵە بە هەڵەیەکی تر چارەسەرکراویان ئەم هەڵە گەورانەمان هەر نەمانتوانێت چۆن چارەسەری بکەیت ژن بۆ دایمەن قوربانی یەکەم بووە لەبەرەوە ژن کەم توانایتر قسەی کردووە لەسەر مافەکانی خۆی هەمیشە پێی عیب بووە پێی حەیف بووە شتێ بڵێ لەسەر عایلەکەی بکەوێ شەرەفی خێزانەکەی بووە با بڵێ ئەم شەرەفەی کە لەناو کۆمەڵگەی ئێمە هەیە بە ژن ئەڵێن ژن شەرەفی کۆمەڵگەکەیتی ڕاستە ژن شەرەفی کۆمەڵگەکەیتی ئێمە لاریمان نییە لەوەیە بەڵام لە کاتێکیشە ئەبێ
خێزان ئەو شەرەفە بە نرخ سیر بکە، یعنی بە بێنرخ سەیری نەکە. من مادام شەرەفی هاوسەرەکەم و شەرەفی خێزانەکەمم ئەبێ ڕێزی ئەو شەرەفبوون و ئەو بە نرخەی من وەکو ژن بگیرێت. یعنی هەموو تەرکیزەکان ئەبێ بچێتەوە سەر پەروەردە و لێک تێگەشتنی تاکەکان لە نێویەکە. من کاوسەرەکەم تێمگەژ یاخود باوکم براکەم لە منی جوانڕوانی لە کۆمەلگەشا سەربەستم. پیاوەکانی ناو کۆمەلگەش بەو شێوەی نابینم کە نوعێک لەسەر من بکەوێت یان نوعێک بەکو نێچیرە من سیرکەن. هەمیشە ئەو کراوەیە لە ناو خەڵکا دروست ئەبێ کە ئیتر ژن وەکو مرۆڤ مافی هەیە خۆی هەموو وشەیە یان هەموو قسەیەک ئەڵێ گەر نەشە کوژێ ئاسارێک لە نەختا بەجێ هێڵێ. ئێمە مرۆڤین بە دەرنین لە هیچ هەستێ. هەر کاتێکە تۆ بەرامبەرەکەت قسەیەکی پێکردی لەوانەیە شەو ڕۆژێ یان چەند وەختێک بۆ قسەی و بتلیتەوە. ئایا ئەگەر یەکێک بە فعلی شتەکە بەرامبەر تۆ بکە، یعنی ئاساری دەرونی لەسەر ناخی مرۆڤ زۆر زیاترە وەک لە ئاساری جەستەیی. لەو تۆڕە کۆمەڵاتیانە ببینە چەندەها گەنج بە ئەگریانەوە گریاڵە خۆشەویستەکەم بەجێ هێشتم یان خۆشەویستەکەم هەڵی خەڵەتانم. ئەمەش قوربانێکی تری ئەو دنیا سەرمایەداریە با بڵێن دنیا تەکنۆلۆژی پێشکەوتنەیە کە مرۆڤی کردو بە کاڵا. ئیتر نەڕێز لە خۆشەویستی ئەگیرێ، نەڕێز لە بەها ئینسانەکان ئەگیرێ، ڕێز لە هیچ شتێک ناگیرێ. ئەمە مرۆڤ خۆیەتی کە نازانێت چۆن مامەڵە لەگەڵ و بارودۆخەیە بکە. زۆر جار ئەو کێشانەیەت بەو شێوەیە کە ئیتر گەشتۆتە حاڵەتێکەوەی زۆر باری دەرونیشی پێوە تێک چووە. ئێمە توێژەری کۆمەڵاتیمان هەیەەوە بەشی و محامیمان هەیە بە دوای چارەسەری کێشەکانە ئەگەڕێن و ئەیانخەنە ئاستێکەوە لە ڕووی قانونی و لە ڕووینەوە بێ، بەڵام زۆربەی جار لە ڕووی کۆمەڵاتێکەوە حەلی ئەەکەین لەبەرەوەی وەکو وتمان شیرازەی خێزان یاخود ئەو ترسێک کە هێل ناو کۆمەڵگەیە نەگاتە ئاستێکەوەی کە کچەکە بکەوێتە بەر هەڕەشەی دواتر کوشتن و چەسانەوە ئەو شتان. ئێمە هەتا بتوانین بە ڕێگەیەکی زۆر کۆمەڵایەتیانە و زۆر نەرمیانە کێشەکەی بۆ چارەسەر ئەەکەین. هەش بۆ بەو شێوەی کە کوڕ زۆ هەڕەشەی لێ کردووە، بێزاری کردووە، یعنی بە ئەنواع شێوە بێزاری کردووە، هەڕەشەی لێکرۆ بۆ نەوێنەی بڵاو کاتۆکەوەی تر زۆر کەوتۆتە بوارێکینەوە. ئێمە قسەمان لەگەڵ کردوانی شکر لەخوا بەزیابێ قسمانە ئەو باوارێکی تر ئەو کوڕەش هەمواز لەو شتە بێنێت و ئەو کتەش ترسەکەی بڕێتەوە، بەڵام لایەنی دەروونەکەی زۆری پێچێت تاهێنیتەوە ئەو قەناعەتی ئەو ترسەی بڕەوێتەوە کە ئایا ئەم شتە بڵاو نەبێتەوە یاخود ئەو مەسەلەی لەناو کۆمەڵگەیە ئاشکرانە بێت. چونکە ژن دایمەن قوربانی یەکەم بۆ لەناو کۆمەڵگەیە لەم حاڵەتەشە ئەو ترسە هەیە کە ئیشارێتەوانێ. لەبەرەوە هیچ کچێک نییە لەو کاتەیەکە بڕوا کێشیکیا بۆ خێزانەکەی باسکە خێزانەکەی هادی و هامیندا بنیشێ چارەسەری کێشەکەی بۆ بجێتەوە و پاڵپشتی بکات نایکات. لەبەر ئەوە بۆیە ئەوان هانایەنن بۆ ڕێکخراوێکی وەکو ڕێکخراوەکانی تر وەکو بەشێکی ئێمە کە چارەسەری کێشەکانی ژنانەکەی تاکو ماڵەوەیان نەزانن. لەبەرەوەی ئەگەر تۆ من وەگوتم ئەگەر خێزان شیرازەیەکی ڕێکی هەبێت و پاڵپشتی تەواوی ژنان بێژنان بەو مەرحەلە ناگەنە ئەو با بڵێن ئەو تونند و تژیە و ئەو دواتر بە دوای چارەسەریا بگەڕێن. لەبەر تۆ خێزانەکە ژنگێکی وای بۆ نەگونجاندووەکە هەز بەبوونی خۆی بکە نەڕوا لە بەدوای فەراکان نەگەڕە کەسێ بکات بە هاوڵی هەر شتێکی خۆی بێ خۆ مەرج نییە هەر کوڕیش هەڵی خەڵتان بێت لەوانێ لە ڕێی کچێکی هاوڕێەوە هەڵخەڵەتا بێ بەهێنشت کە گەشت بێ بەدەستی خەڵی. یعنی ئەمە هەموو لەم زمانە هەموو هەڵخەڵەتانەکان بە هەموو شێوەیەکەیە. لەبەرەوەی بێ بژن خۆی زۆر وشار بێ حەزار بکە لەوەی کە خۆی چییە و ئەگا بە چی و ئایندەی چی ئەوێت. لەبەرەوە گە خێزانەکان لە سەیسفەت پشتیوانی ژن بکەن، ژن بە هیچ شێوەیەک تووشی کێشەی لەو جۆرە نابێت تا بێت بەلای ئێمە چارەسەرەکانی بۆ بدۆزینەوە. هیوادارم هەموو دایک و باوکێکیش هەموو خێزان و هاوسەرێکیش ئەو پەیوەندیەی ناوی خۆیان پتە بکەن، چونکە هیچ کەسێ لە دەروی خێزانی خۆت بەو شێوەیە دڵسۆزت نییە کە کەرامەت و شخصەتی خۆت بپارێزێ. پێش هەموو شتێ ژن ئەبێ وەک کائینێ خۆی بەرز بنرخێنێ کە تۆ وەک ژنبوون لە خۆت ڕوانی کائینێکی بەنرخ لەناو کۆمەڵگە خۆت ڕوانی وامەکە هەمیشە خۆت بە زەلیلی ببینێتەوانێ هەموو نەقسەکانن لە کەسی ترا کۆ بکەیتەوانێ. تەنانەت ئەگەر لە ناو خێزانێکی شابووی خۆت ببە بە نمونە بۆ کەسانی دەوروبەر کە ئەوان یارمەتی لە تۆ وەرگرن، نەک تۆ زەلیلی خۆت پیشان بیت و یارمەتی لە تۆ وەرگرن. کاتێک کە ژن وەکو قاعید و وەکو پێگەیەکی خۆی بەهێز پیشان نا بڕوا ناکەم تەئسیراتی زۆر بچێتە سەر ناخی و سەر مێشکی. دواتر ژنە بێ خۆی زۆر هۆشیار بکاتەوانێ. یعنی کاتەکانت بە هەموو شتێ زەرورە لە ژیانی مرۆڤ، بەڵام کاتەکانت بە زۆر شتی لاوەکی و خەریک مەکە. وەرە بزانە پەروەردەی ژن چۆنە، ژن چۆن ئەبێ خۆی بگەێنێتە ئاستێکی لوتکە و ڕۆشنبیریەکی وای هەبێ کە بتوانێت لەگەڵ
دەوروبەری شە بزانێت چۆن هەڵسو کەوت دەکا دواتر بزانێ ئایندەی خۆی لە چیا ئەبینێتەوە وەکو دایکێک چی ئەکا بڕواکەی زۆر جار هەیە رەخنە لە ژن ناگرم بەڵام زۆر جار هەیە دایکەکانیش خۆیان دەست پێشخەرن لە هەنێ کێشە بۆ کچەکان یعنی لەوانەیە بە زمانی خۆی بە گەنجی نەگەشت بێ بۆ شتێ هەمان شتی گەنجێتی خۆی دووبارە ئەکات و مناڵەکەی دووبارە کات و کەم بۆ تەمەنیم گوجان لەبەر خۆی ئاگای لە مناڵەکەی نییە دایک ئەبێ قاید بێ